کەرکووک لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە دۆخێکی سیاسی و ئەمنی و سەربازی نەخوازراودا تێپەڕیوە. سارستەکردنی کێشە ئەمنیەکانی کەرکووک یەکێک لەو پێداویستیە سەرەکیانەیە کە پێویست دەکا هەڵوەستەی جدی لەسەر بکرێت. پێکەوە لەگەڵ ئەم دەستگا معنیانە ئەم دەستگا ئەمنیانە کاری وا بکەین کە پیاو خراپەکان ئەوانەی تێک دەرن ئەوانەی کە مەطلوبن لە قانون ئەوەی کە کاری خراپەکەن جەریماکەن لە بینی هەردوو لامانە بەڕاستی دەرباز نەبن. بۆیە ئەگەر ئەوەی هات بۆ لای ئێمە ڕادستی ئەمانی بکەینەوە ئەوەی کە هات بۆ لای ئەمان ئەمە ڕادستی ئەمە بکەنەوە. بۆی لەم بینەیە و کەرکووک شاری خۆمانەوە کەرکووک کوردی لەیە و شارێکی کوردستانیە چۆن بۆ وەزیری ناوخۆی عێراقی بێتە ئێرە لەبەرەوەی شارێکە پێڵەن شاری جێناکۆک ناوچەی جێناکۆک بۆ منش هەیە بێم وە لێپرسراوانی کەرکووکیش دەخل لەسەر بکۆمکردنی ئەمانگی نێوان دەستگامنیەکانی کەرکووک و وەزارەتی ناوخۆی هەرێم دەکەنەوە بۆ پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان لە کەرکووک. کۆمەڵی کێشەی سەربازی و ئەمنیمان هەیە لەم شارە و لەم شارە تەوازن تێکچووە بەپێی دەستور کار ناکرێ بەپێی قانون کار ناکرێ بۆ یەکە ئێمە دەبێت جارێکی تر ئیعادە نەزەرکەینەوە لەگەڵ کۆی جومگەکانی دەسەڵات لەم شارە و ئەگەر ئێمە بەپێی دەستور کارمان بکردایە دەبووی ئێستاکە بڵێن ئیدارەی مشتەرەکە بووە و پێی قانونش کارمان بکردایە دەبووی ئێستاکە بڵێن محافظ لە لای کورد وایە. کۆمەڵی مشکیلە و گیر و گرفتمانێ لەم شارە تاکویستە ئێمە وەکۆی کە دروست کراوە بۆ هێزی پێشمەرگە غورفەی هاوبەشەکە ئەبێ غورفەیەکی دەستگا ئەمنی هاوبەشیش دروست کرێ لەم شارە. هیوادارم کاکسەتۆر بتوانێت ئەو دەورە بجێڕێت بۆ ئەوەی عیلاقەکە زیاتر بێت. ڕۆژ بە ڕۆژ خۆتان نەزانن داعش زیاتر پێیا بۆتەوە لە سنوورەکە کاری ئێرهابی زۆرتر بووەتەوە. ئەگەر وا بڕات یعنی سەیتەرەکردی لە دەستی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی دەرەچێت لەم سنوورەی بە تایبەتی ناوسەداڕاوەکان. هەوڵە دەین ئینشاڵڵا لە ئایندێکی زۆر نزیکە پەیوەندی نێوان ئێمە و شاری سلێمانی و هەولێر و وەزارەتی ناوخۆی هەرێم پردێکی پەیوەندی تونند و تۆڵ بێ بۆی کەوا بتوانین وەکو جەنابی ئاماژەی پێکرد بۆ کێشەی ئەمنی بۆ کێشەی ئیرهاب بۆ کێشەی ئەو کەسانی کەوا لە دەرەوەی یاسان ئێمە بتوانین پەیوەندێکی تونند و تۆڵمان هەبێ هەموو شارەکانی کوردستان و شارەکانی حکوومەتی هەرێم و شارەکانی عێراق بتوانین ڕێچکەیەکی ئەمنی باشی بۆ دابنین. بە پێ ڕێکەوتێکی ئەمنی نێوان هەرێم و بەغدا دەبوو ئاستی هەماهەنگی ئەمنی لە ناوچە جێناکۆکان پێش بخرایە و لە کۆی ڕێکەوتێکی 16 خاڵی ئەمنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەنیا دروستکردنی ژووری هەماهەنگی نێوان هەردوولا لە ناوچە جێناکۆکان دروست کراوە و خاڵەکانی دیکە ڕێکەوتنەکە باڵپەسێدراوی ماونەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.